خۆزگە بگەڕا بەمەوە پاش گچکە بامە زۆشتم دەگۆڕایانی زۆر دەگۆڕا زۆر دەگۆڕا یعنی زیاتر ئەو عقلی ئێستا و لەگە هەنجینی زۆر فەرقی هەیە فەرقیە زۆر فەرقیە زیاتر لای خۆم دەگرت زیاتر هێشتا زیاتر زیاتر قەدری داکو و بابی خۆم دەزانێت هێشتا زیاتر هێشتا زیاتر باشە بۆچی دڵت پڕ بوو دەبی مقەسر بینە بەرامبەر داکو و بامان خزمە کەسەکانمان بەرامبەر خۆی گەورە دایک و باوکو لە ژیان ماوە بۆیە خۆزگە دەخوازی کە خزمەتی زیاتر کرد بە بڵێ خی گەورە بیان خاتە بەهشتی بەرینەوە برادر تازە باشتم کرد بۆ برادرە چشمە بوو کە و کوڕەکەی لێر دانیشتە خۆزگەویش مابایە بەس کوڕەکەی لێرە الحەمدوللا برادری بابت برادری خۆم بوو برادری خۆت بە نەخۆشی کۆڕۆنای کۆچی دوای کرد ئێش خۆزگە مابایە جێگایان بەهشت بیاڕەبی باشە چیت هەیە بۆ ئەوانەی کە ئێستا لەشیان ساغا یعنی ئەو لەش ساقی کە خی گەورە ئەو نیعممەتەی پێبەخشینە هەستی پێ ناکەن کاتێک لە دەستی دەدەن خۆزگەی بۆ دەخواز والله کە پێ دەرێم ئەم تقریبی 2 ساڵت پێشێستا بیدایەتی کڕۆنەکەی کە کەرانتین کرا پاشی بەس 2 مانگی تووشی کڕۆنی بووم لە تەواو لە تەوابوونەکەی تووشی پشتێشەکی بووم زۆر خراپ تقریبی حتا ئەو ڕەمەزانەی ئێستا یعنی خۆشی من نمابوو لە دنیای ئێستا تقریبی نازم خی گەورەش فامی لە بۆ ناردبوو بچەند ڕاضەوەی وڵی بەس دوعاشم دەکرد ینی کابراایکی زۆریش باش نیمە با پێت من ڕاستەکەی بەس خی گەورە بەڕامە دیارەت بە تەماشای دڵمی کردیەوەها دوعاشم دەکرد وڵای چابوومەوە پشتم ئەوجە سیحەت نیعممەتی خوایە لە هەموو باشتر سیحەتە سیحەتوکە دنیا دنیای دێنی بۆ هەستی پێ ناکەین ینی زۆربەی ئاگامان لێ نییە حتا نەخۆش نەکەوی قیمەتی ئێوی نازانی حتا نەخۆش نەکەوی نازانی ئەو پشتت هەیە و پێت هەیە و چاو و سەر و شان و هەمووی نیعممەتی خوای دایتمە بەس حتا بزرینەکەین قیمەتەکەی نازانی ینی زۆر شتی بەسی تێست و دەرزیەکەت بلێ بزربی فرێد ئێستا دەرجەکە لەکەن بەس بۆچی ئیشت پێی زۆر زۆر ئەوەیە زۆر بە قیمەتە ئەو زۆر باشە قەدری ئەوەی خۆمان سیحەتمان بزانین کۆتا پرسیارم ئەوەیە ئەی چەندێک گرینگە قەدری یەکتری بزانین ڕێز لە یەکتری بگرین بۆی لە داهاتوودا خۆزگە بەو کاتی ئێستا نەخوازیین زۆر میمە زۆر قەدری یەکتری بزانین ئێستاما هەموو جار ینی بەڕاستی زۆر حەز لە سیاسەت شتی ناکەم بەس یعنی هەندێک شتێ دەبی بڵین ئەوانە ئێستا بەرپرسن لۆ قەدری یەکتری نازانن چییە ئەو لە بۆی تەنازولکە بە ئەو لە بووی تەنازولکە ئیدارەکەمان بسوڕێ خەڵکەکە چییە ینی کەس چیمان لێ دێ ینی بە 30 ساڵ 40 ساڵ 50 هەر تەواو دەبی ئەوجە ناوەڵە لە ئێستاوە بە قەدری یەکتری بزانین تەنازولە بۆ یەکتری بکەین احترامی بگرین احترامی بگرین حتا ئیشەکەمان سەلبی و خەڵکیش ئیشەکەیان سەلبی خەڵکیش دوعایان لە بۆ دەکا هێشتا باشتر دەبن خەڵک ئیستفادەیان لێ دەکا خەڵک ئەدی کو خەڵک ئێستا خەڵک لۆ دوعام لە بۆ نەکا بڵێ وەڵاوە ئیشەکی زۆر باشی کردی ئەوە ئیشەکی باش بەس هەبلێن ناوەڵەوە ئیشەکی باشی نەکردی ئەویان نەیان کرد ئەویان نەکرد باشەکەی بکەی باشترە